چاکبوونەوەی جەستەیی سەرباری ئەوەی کە زۆربەی نەخۆشیەکان بە دڵنیاییەوە بەهۆی گوناهێکی دیاریکراوە نین لە ژیانماندا دەبێت هەمیشە دیان بنین بە هەر گوناهێکدا کە تیاماندایە و پەیوەندیمان لەگەڵ یەزدان دەبچڕێنێت. مەرخۆز ڕووداوێکی ناوازەمان بۆ دەگێڕێتەوە سەبارەت بەم بابەتە کە ئەویش چاکبوونەوەی کەسە ئینجیلیەکەیە کە ئەمەش ئەم بنەمایان پێشکەش دەکات. پاش چەند ڕۆژێک ئەیسا مەسیح هاتەوە بۆ کەفەرناحوم. کەفەرناحوم شوێنێکی زۆر گرنگ بوو بۆ ئەیسا مەسیح. زۆربەی جار ئەیسا لە لای یاقوب و یوحەنای کوڕەکانی زەبەدی دەمایەوە بە شەوان چونکە ماڵیان هەبوو لە کەفەرناحومە و ئەیساش هیچ شوێنێکی نەبوو کە لەوێ لێی بمێنێتەوە بەڵکو کۆمەڵێک هاوڕێی هەبوون لە ماڵەکانیاندا دەمایەوە. ئەیسا بەردەوام لە جوڵانەوەدا بوو لە ناوچەی گەلیلی و وعز و فێرکاری پێشکەشتەکردن. با پێکەوەم ئاەتە تەواو بکەین. پاش چەند ڕۆژێک ئەیسا هاتەوە بۆ کەفەرناحوم جا بیسترا کە لە ماڵەوەیە. وا دیارە کە ئەمە یەکێکە لەو ماڵانەی کە بەردەوام تێدا دەمایەوە ڕەنگە ماڵی پەترۆس یان یاقوب یان یوحەنا بوو بێت. ڕەنگە ئەم ماڵە ماڵی لاوی یا مەتاش بێت پاژەوەی لە کەسێکی باجۆرگرەوە بوو بە باوەڕدارێکی شوێنکەوتوی مەسیح. خەڵکێکی زۆر کۆ بوونەوە و بە شێوەیەک لەبەر دەرگاش شوێن نامە. ئەویش دەستی دەکرد بە باسکردنی پەیامی خوددا بۆیان. لەو کاتەدا کابراایەکی ئیفلیجیان هێنایە لای بە 4 کەس هەڵیان گرت بوو. بەڵام بەهۆی زۆری خەڵکەکەەوە نەیانتوانی لێی نزیک ببنەوە. جاکوونێکی گەوریان کردە سەربانی ئەو شوێنی کە ئەیسای مەسیحی لێبوو و نوێنەکەیان شۆڕ کردەوە کە پیاوە ئیفلیجەکەی لەسەر بوو. کاتێک ئەیسا مەسیح باوەڕی ئەم کەسانەی بینی بە ئیفلیجەکەی فەرموو کوڕم گوناهەکانت بەخشراون. ئەیسا ئەم ئەدوانەی لەناو ئامادەبوواندا کە فەریسیەکان و هەندێک لە مامۆستایانی تەورات لەوێ دانیشت بوون. لەدڵی خۆیاندا گوتیان باشە ئەمە بەم شێوەی بۆ قساکە کەفرەکات بێجگە لە خوددا کێ دەتوانێت گوناهەکان ببەخشێت. ئەیسا ئەمەی کرد لە پێناو ئەوەی کە ئاشکرای بکات کە ئەو خودای بەجەستە بووە. وەڵامی دانەوە لە ئاەتی نۆدا کە دەفەرموێت کامیان ئاسانترە بە فلیجەکە بگوترێت گوناهەکانت بەخشراوە یان پێی بوترێت هەستە نوێنەکە هەڵگرە و بڕۆ چونکە ئەم موعجزەیە بۆ ئەوە بوو کە دەری بخات کە خۆی خوددایە. بۆیە وتەکەی تەواو کرد و فەرمووی بەڵام بۆ ئەوەی بزانن کوڕی مرۆڤ لەسەر زەوی دەسەڵاتی گوناه بەخشینی هەیە بە ئیفلیجەکەی فەرموو پێت دەڵێم هەستە نوێنەکەت هەڵگرە و بڕۆ ماڵەوە. لێرە بابەتێکی گرینگەیە کە دەبێت ئاگاداری بین. ڕوونەکە ئەم ئیفلیج بووە کەسێکی ناسرااو بووە لە ناو کەفەرناحومدا لە شارۆچکەیەکی بچووکە بوو. ئیفلیج بۆکە بەوە ناسرا بوو کە پیاوێکی بەدکار و گوناهی زۆر قێزەوەنی ئەنجام داوە. بەهۆی ئەمەوەیە پەیوەندیەک هەموو لە نێوان گوناهەکانی نەخۆشیەکاندا هەیە. ئەیسا ئاگاداری هەموو ئەمانە بوو بۆیە کاتێک کە بینی پێی گوت لە گوناهەکانت بەخشرایت. ئەیسا ئەم هەلەی خۆستەوە بەڵام دەبێت ئەوە بزانین کە هەموو نەخۆشیەکان سەرچاوەکانیان گوناه نییە. با سەیری چیرۆکێکی تر بکەین کە ئەویش چیرۆکی نابینا سوالکەرەکەیە لە ئینجیلی یوحەنادا بەشی 9 لە ئاەتی 3دا دەڵێ کاتێککە ئەیسا بە ڕێگادا تێدەپەڕی پیاوێکی بینی کە بە زگماک نابینا بوو. قوتابیەکانی لێیان پرسی و گوتیان ڕابای کێ گوناهی کردووە ئەم پیاوە یان دایکی یان باوکی وا بە زگماک نابینایە. لەو کاتەتا ئەوە باو بوو کە نەخۆشکەوتن و گوناه پەیوەست بکرێن بە یەکەوە. زۆربەی کات بیرۆکەیەکی ڕاست بوو. ئەیسا وەڵامی دایەوە بۆ ئەمە نەک خۆی گوناهی کردووە نەدایک و باوکیشی بەڵکو تاک و کارەکانی خودای تێدا دەربکەوێت. ئەیسا نەیوت کە ئەم پیاوە گوناهی نەکردووە چونکە ئێمە هەمومان هەڵەمان کردووە و گەورەی یەزدان ئاگاداری کردوینەتەوە. بەڵکو ئەیسا دەیویست بیانگەێنێتە ئەو خاڵی کە ئەم پیاوە بەهۆی گوناهێکەوە نابینا نەبووە بەڵکو لە ڕاستیدا بە نابینایی لەدایک بووە. نە ئەمە گوناهی کردووە نەدایک و باوکیشی بەڵکو تا کارەکانی خودای تێدا دەربکەوێت. ئەیسا چاکی کردەوە و ناردی بۆ شارۆچکەکە و ئەوەی لە بەرامبەر قەشەکاندا و فەریسیەکاندا شایەتی بدات بۆ ئەوانەی کە پێشتر دەیانوێت ئەیسا بەردباران بکەن بەهۆی ئەوەی کە لە یوحەنا 8:58دا پێ لەمان دەڵێ پێشەوەی ئیبراهیم لەدایک بێت من هەم. واتە پێیان دەڵێت کە خۆی یەزدانە ڕێک ئەو شێوەی ئەو یەزدانەی کە لەگەڵ موسادا قسەی کردووە لە دەشت و کێودا و کاتێک موسا لێی پرسی ناوت چییە بۆ ئەوەی کاتێک لێیان پرسییم کە کێ نردومی ناوەکەیان پێ بڵێم یەزدان لە وەڵامدا پێیوت ئاوا بنەوەی ئیسرائیل دڵێت هەم منی بۆ ئێوە نردووە. لێرەدا دەبینین ئەیسا بە هەمان وەڵامی داوتنەتەوە کە دەفەرموێت پێش ئەوەی ئیبراهیم لەدایک ببێت من هەم. بۆیە ویستیان بەردبارانی بکەن. بێگومان بابەتێکی قورسە بە کەسێک بڵێت کە هۆکاری نەخۆشکەوتنەکەی بوونی گوناهێکە لە ژیانیدا و دەبێت ژیانی خۆی بگۆڕێت چونکە ئەمە دەبێتە ئیدانەکردن و حکمدان لەسەری. ئەمەش تەواو شتێکی نادروستە لە زۆربەی کاتەکاندا.
چونکە چاکەکارانیش بە هەمان شێوە نەخۆش دەکەون و دەمرن. بەڵام پەیوەندیەک هەیە لە دەم چیرۆکەدا. یاقوب دەربارەی دەدوێت لە یەکێک لە تێکستە ناوازەکانیدا و دەڵێت ئەو نوێژەی کە بە باوەڕ دەکرێت نەخۆش چاک دەکاتەوە و ئەیسای خاوەنشکۆ هەڵی دەسێنێتەوە و ئەگەر گوناهێکی شکر بێت ئەوا دەبەخشرێت. لێرەدا یاقوب پەیوەندی دروست دەکات لە نێوان چەند گوناهێکی دیاریکراودا هاوشێوە گوناهەکانی کەسە ئیفلیجەکە کە بە ئەیساش فایدا پەیوەستە بە نەخۆشکەوتن. یاقوب قسەکانی تەواو دەکات و دەڵێت بۆ یەکتری دان بە گوناهەکانتاندا بنێن. لێرەدا جوانی خێزانی یزدان دەردەکەوێت. نوێژ بۆ یەکتری بکەن تاوەکو چاک ببنەوە. نوێژی کەسی ڕاست و دروست زۆر بەهێز و کاریگەرە. پرسیارێک بۆ بیرکردنەوە جێبەجێکردن هەیە لێرەدا. بۆ دەبێت زۆری گوریای ئەوە بین کە پەیوەندی دروست نەکەین لە نێوان نەخۆشی و گوناهدا لە ژیانی کەسەکان و هاوکات دەبێ هەلی ئەوەیان بۆ بڕەخسێنین کە دان بنێن بە هەر گوناهێکی بەمە بەس ئەنجامدرا و لە پێنا ئەوەی لە بەرامبەر یزداندا بە ویژدانێکی پاکەوە بوەستێت. بۆ وەڵامدانەوەی بەشی یەکەمی پرسیارەکە ئەمە لاهوتیەکی زۆر ڕەقە کاتێک بە کەسێک بڵێت کە نەخۆش کەوتووە بەهۆی گوناهێکی دیاوی کراوە لە ژیانیدا و پێی بڵێت ئەگەر گوناهبار نەبوویتایە ژیانت بەم شێوە نەدەبوو. ئەمە ڕقترین شتێکە کە بە هەر مرۆڤێک توانی بڵێت و ویستێکی ئیدانەکردن و حکمدانە لەسەر ئەوانی دیکەش. هاوکات شیکردنەوەیەکی هەڵە و کورتە بۆ پەیامی پیرۆز. بەڵام هاوکات دەبێت هەلی ئەوە بڕەخسێنین کە خەڵکی سەیری ژیانی خۆیان بکەن وەک ئەوەی کە یاقوب دەفەرمێت بەڵام بە هێوری و خۆشەویستی. با ئێستا بنەماکان بە یادی خۆمان بینینەوە کە بریتی بوو لە سەرباری ئەوەی زۆربەی نەخۆشیەکان بە دڵنیاییەوە بەهۆی گوناهێکی دیاریکراوە نین لە ژیانماندا دەبێت هەمیشە دان بە هەر گوناهێکدا کە لە تیاماندا هەیە و پەیوەندیمان لەگەڵ یزدان دەبسڕێنێت بنێ.